گەرچی پسپۆڕان پێیان وایە کە ئامارێکی دروست و ورد لەسەر ڕێژەی بێکاری لە عێراق و کوردستاندا نییە، بەڵام ئامارەکان پێمان دەڵێن کە ڕێژەی بێکاری لە عێراقدا نزیکەی 14% و لە هەرێمی کوردستانیشدا نزیکەی 11%. قەیرانی ئابووری لە ساڵانی ڕابردوودا بووە هۆی داخستنی چەندین کارگە و شوێنی کارکردن و ئەوەش سەری کێشا بۆ ئەوەی هەزاران کەس کارەکانیان لەدەست بدەن و بێکار ببن. وەکو چۆن نیسبەتەکەش بەڕاستی ئامارێکی دروستی تەواو نییە، ئێستا زۆرجار باسی لە سایدا تا 11 ئەوانە ئەکرێ، بەڵام ئامارێکی دروستە ئەسا بڵێم لای ئێمە بەو عەدەدە دیاری نەکراوە، چونکە لەوانە خەڵکانێکی زۆر بێکار هەبن و ناویان تۆمار نەکرابێت و سەردانی شوێنەکانیان نەکردبێ یا کارەکانیان لەدەستدا و ئاگاداری لایەنی پەیوەندیداری نەکرێتەوە کە بێکار بووە. هاوڵاتیان و بە تایبەتیش چینی گەنجان نیگەرانی خۆیان لەبارەی دیاردەی بێکاریەوە ئەخەنە ڕوو، باز لەوە دەکەن کە هێنانی ژمارەیەکی زۆر لە دەستی کاری بیانی بۆ هەرێمی کوردستان لەلایەک و مەرج و موچەی ناپەسەند ڕێگرێت لەوەی کارێکیان دەست بکەوێت تاکو ببێتە سەرچاوەی بژێوی ژیانیان. وەڵڵاهی زۆر بێکارین لەوەتی ئەلەم شارەیان بەبوونی ئێمەوە زۆر بێکارین، تێگەیت ئەچین بۆ مەطعەم، ئەچین بۆ هەموو شتێکە داوای کە ئیش و شتەکەین، ئیشی بێ ئێمە ناکەن، هەتاکو نیپاڵی و بەنگەلادیشی و سینی واستا بێت ئیشی بە خەڵکی شارەکەیان ناکەن. بە نسبەتی خۆمانەوە کە ئێمە خەڵکی ئەم شارەیان گەنجی ئەم شارەیان زۆربەتەی خۆمانە ئەوە تا بێ ئیش و بێ کار کەوتوین، تێگەیت بەچی بووە حانامان بردووە، جار وایە تەبەتۆرێکماندانەوە ئاوە فرۆشین هیناکەین فی سەبیلی ئەوە کە نەگەینە بارێکی ئەوە تووشی مەشاکل و شت بیت. بچی لە دوکانێکەوە دنیای مەرجە بۆ داوانێ، اینجا بکە پارەیەکی کەم اینجا بە زۆریش نێرینەیان ناوێت، مێرینەیان نەوێت. ئەویش اینجارێن بۆ نمونە لە ئێرانەوە خەڵێکیت ئەوێ بە هەرزاندر وەک لێرە ئیشاکات، ئەوەش بۆ نمونە عەرەب، ئێرانی، فارس، سووری، ئەوەش بێکاری زیاتر لێرەکەی نەکەن. بۆ نمونە برادەرێکم هەیە لە هەشتی بەیانیەوە هەتا وەکو هەشتی شەو، هەشتی ئێوارە ئیشەکە بە 12,000. ئەوە بەشی بژێوی ژیانی ناکە، نە هەر بە تەنیاگە خۆشی بێ ماڵ مناڵ بگمێنێ بەشی ناکە، هەزار هەی وەکو ئەو هەیە لێرە. لە ئێستادا بەڕێوەبەرایەتی کار لە سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی جیایزێدی ئەڵمانی هەستاون بە ئەنجامدانی پرۆژەیەکی هاوبەش بە کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەر بێکارەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هاوکاریکردنیان لەوەی بتوانن لە کەرتی حکومی و کەرتی تایبەتدا کارێک بدۆزنەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.